سڵاو بەیانێکی پڕ لە هیوا و پڕ لە وزەتان بۆ خوازم سڵاو لێ بەهاژە بەیانی باش بەیانی باش سۆڤان بەیانی تۆ باشتر بەیانی هەموو بینەرانی بەیانی 24 باش بۆ هیوایی کە ڕۆژێکی پڕ لە خۆشی و شادیتان دەست پێ کرد بێت هەر وەک دەزانن کەش و هەوا زۆر گەرمە لەگەڵەوەشە با هەیە زۆر ئاگاداری تەندروستی خۆتان من پلەکانی گەرمە لەم هەفتەیە ئیدی وردە وردە بەرزەبێتە ئەوەی کە گرنگە بۆ ئێمە سەلامەتی ئێوەیە هیوادارم کە هەر یەکێک لە ئێوە هەمیشە ساغ لەش ساق و تەندروست بن بۆ ئەوەی کە بتوانین پێکەوە ئەم پرۆگرامی کە پێشکەشتان یەکەین ئێوە سوودی لێ ببینن و ئێوە بینەری بن لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێبێت و ڕۆژێکی باشتان بۆ خوازین بۆ هیواین کە ئەم کاتژمێرەش بینەر و بیسەرمان بن تا بەرگە و بابەتەکانی ڕۆژ باش ببینن و جێی سوود و ڕەزامەندیەوەش بێت هەڵبەت ئەم ڕۆژ دوو بابەتمانە بێت کە یەکێک لەوانە کار و پرۆژە بەردەوامەکانی دەستگای خێرخوازی بارزانیە کە لە هەر شوێنێک هەر بۆشاییەک لە کۆمەلگە هەبێت پێویستی هەبێت ئەندامە خۆبەخشەکانی دەستگای خێرخوازی بارزانانی لەوێ بن. باسێکی ئەوواکەین وەجگە لەوەش چەندین بابەتی دیکە خینە ڕوو لە هەمەڕەنگ و لە کللتوری و باسکردن لە تەوەرە تەندروستیەکان سۆڤان لەبەرەوەی کە بەیانیان کە هەڵەستین وەکو وترێ ئەوەی کە ئەیبینی و یەکەم بەرکەوتت ئەبێ لەگەڵیا ئەگەری هەیە کاریگەری تەواو لەسەر تەواوی ڕۆژەکەمان دروست بکات. بەڵێ جا هەر ئەو بابەتانەی کە هاژە ئاماژەی پێکرد گرنگترینان کە ئەمڕۆ زۆر گفتوگوی لەسەرەکەین ئەو کار و پرۆژانەی دەستگای خێرخوازی بارزانیە بە تایبەت باسی نۆژەنکردنەوەی قوتابخانەکان ئەکەین دروستکردنی قوتابخانە و هەروەها زیادکردنی پۆلی دیکە بۆ قوتابخانەکان جا ئەمانەوەی ئەمڕۆ بزانین ئەو قوتابخانانی کە دەچنە سنووری ئەم پرۆژەیەوە کام قوتابخانانن و چەند پۆل زیاد دەکرێت و تێچووی بڕێ تێچووی ئەمانە چۆن دەستەبەرەکرێت و دابین ئەکرێت چونکە بۆ خۆی زۆر گرنگە کە دەستگای خێرخوازی بارزانانی جگە لەم کارانە زۆر کار و پرۆژەی دیکەی هەیە بەڵامەوەی کە گرنگە زۆر گرنگی بە لانی پەروەردەدات میوانی تایبەتمانە بێت ئەمانەوەی بزانین بۆچی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەندە گرنگی بەلایانی پەروەردەدات جامانەوە بابەتانن کە دەمانەوێت ئەمڕۆ زیاتر گفتوگۆی لەسەر بکەین بەو هۆی کە ئەم ساڵ بینیمان قوتابیانێکی زۆر ئازیز نمرەی زۆر باشیان هێناوە شایانی ئەوەن کە بە هەموو لایەنێک بتوانین هەوڵی ئەو بدەین سەکۆیەکی زۆر جوانیان بۆ دروستکەین بۆی کە لەم کوردستانە باشترینەکان پێشکەشکەن بۆ هیواین. یەکەم بابەتمان باسی جوتیارێکەکەین کە یاخو بڵین بەگشتی جوتیارانی دەشتی شارەزور لە دوایەوەی کە تەڕەپیازەکانیان لە زەویەکانیان نەچێننەوە ئەیبەنە پردی زەڵم و هەر بە ئاوی سەرچاوی زەڵم بە جوانی پیازەکانیان نەشۆنەوە و ئاژڵێن ئەو تەڕەپیازە بێت جوان بشۆنێتەوە تا شەوق و ڕەونەقی هەبێ و خەڵک بیکرێ لە بەرەوەی سەوزە بە تایبەت خۆی زۆر هەستیارە زۆر زوو مەکرۆ بەگرێ ئەوان بە شوەیەکی جوان بەرهەمیان هێناوە بە هەمان شێوەش بە پاکی ئەیدەنە دەست هاوڵاتیان جاگرێگیەکەی لەوەیە کە تەڕەپیاز ئەوەندە بە جوانی بە ڕۆنە قبرێتە بازارەوە حەزەکەی تۆ لەو تەڕەپیازە سەلکەکەی با بڵین جیا بکەیتەوە بەس گەڵاکەی بهێڵی وردیکەی جوان بیکەی بە کەنانەیەکی کوردەواری جوان و لەگەڵ دۆیابی خۆی چەند خۆش و بەلەزەتە جا کەیوان جوتیارێکی دەشتی شارە زورە ئەڵێ ئەم تەڕەپیازە دەنێرنە پارێزگاکانی عێراقیش لای خۆشمان وەک وتم ئەوە خواردنێکی کوردەواریە کە لاسکەکەی ئەگەر تەڕ و ناسک و جوان بێت ئەوە ئەیکەین بە کەلانە و زۆر جاریش کاچینە ناوچە گەشتیارەکان دەبینی هەندێک خانم هەن کە کەلانە دروستەکەن بۆ تەڕەپیازە جا کەلانە بەیانیان میۆڕوان هەر کاتێ خۆشە با بێکەوە بینەریەم بابەتە بین. بێڕشکە شاتوانم پیازەی بێڕشکە شاتوان و دووەڵاش و ئەمە تێخانەی ئێمەی کڕین تێنی بۆ زەڵمی کۆن ئەمە ئاوی ئەحمە ئاوایە تێمەش لێرە ئاوی جوان جوانەی شوێنەوە ئاوی پاکەی شوێنەوە و ئەیم بۆ شتێمانی وەم پیازەتە بۆ دۆزی پێوە کاتی ئاودان چڵکەی گرێ ئەگەر ئاوا پاک و بختەوە جوان نەبێت بە ئەو نەی شوێرتەوە جوان جوانێک عەرەبیش نایگڕی خەڵکی خۆشمانی کرێ بەس ناسکەکەی کرێ خەڵکی خۆمان بۆ کارانە و بۆم ناوشانێت ئێمە ئاوا حسێوە بۆ ئەوان تر ئەوان سەوزەکەی بڕن و دەوێ لە شوێنی خۆیان سپێکەی هەڵەگرن بۆ خۆیان
ئەو کاتە ئێمە ناڵێن ئەوە پیر بێ ئەمە پیر بۆم پیازە بەعمەلی کالانە نایە پیازە خۆی ئەمە شاشەمە ئەمە هەقە زووتر هەق ئەمە 15 ڕۆژ 20 ڕۆژ لەمە پێشەڵکنیا بۆ کالانە بەترمە پیازەکەی پیر بووە گڵاکەی ها گڵاکەی وشک بووە وشک ئەبێ پیازە بیکەوە کالانە تەڕ بێ ناسک بێ لە بەردەوامی کار و چالاکیەکانی ساڵانەی بۆ خزمەتکردنی کەرتی پەروەردە و بۆ ئەم ساڵیش دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەی دروستکردنی 127 پۆلی بۆ ئەو قوتابخانانەی لە هەرێمی کوردستاندا هەیە ڕاگەیاند کە سێدەوامی تیاکرێ ئەمە وەکەوەی کە بتوانن ئیدی ئەو لۆدە زۆرە یاخود ئەو جەنجاڵی ئەو سێدەوامیەکەم بکرێتەوە قوتابیان بتوانن بە شێوەیەکی دروستتر پرۆسەی خوێندن بەڕێ بکەن. ڕاگەیاندنی پرۆژەی دروستکردنی قوتابخانە و ناوەندەکانی خوێندن لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان یەکێکی دیکەیە لە درێژکراوەکانی ئەو خزمەتگوزاریانەی ساڵانە ڕێکخراوی خێرخوازی بارزانی پێشکەش بە کەرتی پەروەردە دەکات. بۆ ئەم ساڵیش دوای تەواوبوونی ساڵی خوێندنی 2022-2023 ئەو دەستگایە بڕیاری دروستکردنی 127 پۆلی خوێندنی بۆ ئەو قوتابخانانە داوە کە ڕۆژانە سێدەوامیان تێدا دەکرێت بە شێوەیەک لە 9 قوتابخانەی پارێزگای دهۆک 42 پۆل دروست دەکرێن لە 5 قوتابخانەی پارێزگای هەولێر 15 پۆل دروست دەکات 34 پۆلیش بۆ 9 قوتابخانەی سنووری پارێزگای سلێمانی و لە ئیدارەی سەربەخۆی گەرمیانیش 36 پۆل بۆ 7 قوتابخانە دروست دەکرێن. یەکێک لەو سێکتەرانەی جێگەی گرنگی پێدانی دەستگای خێرخوازی بارزانیە کەرتی پەروەردەیە و ساڵانە بەدەیان چالاکی جۆراوجۆر وەک دابەشکردنی پێداویستی خوێندن، کردنەوەی خولی فێرکردن، دروستکردنی قوتابخانە، نۆژەنکردنەوەی بینای قوتابخانە و ناوەندەکانی خوێندن و بنیادنانی ژێرخانی پەروەردەیی ئەنجام دەدات.
هەر لەو چوارچێوەیەشدا ساڵی ڕابردوو ئەو دەستگایە 203 قوتابخانەی لە سنووری پارێزگاکانی دهۆک، هەولێر، سلێمانی، کەرکووک، هەڵەبجە و نەینەوە جێبەجێ کرد. تێچووی پرۆژەکە 2 ملیار و 144 ملیۆن و 915 هزار دینار بوو. 73709 قوتابی و 6445 مامۆستا لێی سوودمەند بوون. کۆی ئەو پرۆژانەش بە هەماهەنگی و لە ڕێگەی داواکاری وەزارەتی پەروەردە جێبەجێ دەکرێن لە پێناو نەهێشتنی سێدەوامی لە قوتابخانەکان و گرنگیدان بە کەرتی پەروەردە و ڕەخساندنی ژینگەیەکی لەبار بۆ پرۆسەی پەروەردە و فێرکردن. هۆشیاربەنانی کوردستان 24. بەڵێ دەستیان خۆش بێت، دەمانەوێت کە زیاتر گرنگی بەم بابەتە بدەین. هەروەکو سەرۆکی حکوومەتی یارەمی کوردستان زۆر گرنگی بە کەرتی پەروەردە دەدات، لە هەمان کاتیشە ماوەی ساڵێکە کار بۆ ئەوە ئەکرێت کە هاژە سێدەوامی بوون لە قوتابخانەکان نەمێنێ. ئەمەش پێویستی بە کار و چالاکیەکی زۆر هەیە. دەمانوێت ئەمڕۆ گفتوگۆ بکەین لەو بارەیەوە کە میوانێکمان لەگەڵە بێت. ئەم میوانەمان بەڕێز سۆران خەڵف بەڕێبەری پەیوەندیە گشتیەکان و ڕاگەاندنی خێرخوازی بارزانیە. بەخێر هاتی. زۆر سپاس. کاک سۆران، ئەمە ڕەنگە پرسیار بێت لە لای هەموو هاوڵاتیان، بۆچی دەستان کردو بە دروستکردنی پۆل، بۆچی خانوو دروست ناکەن، بۆچی 127 پۆلتان دروست کردو، خۆی ژمارەکەی چەندێکە بۆ پۆل دروستەکەن بۆ قوتابخانەکان؟ هەڵبەت سپاس بۆیەوە، بەیانی باش، بەیانی بینەرانیش باش. ئەلبەت دەستگای خێرخوازی بارزانی سەرەتای دروستبوونی لە ژێر فەرموودەی بارزانی دروست بووە، لەو سەکتەرانەشی کە کارەکات بە تایبەتی پرسیارەکەی جەنابەت کە بارزانی فەرموویەتی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. لە تەنیشت ئەو فەرموودەیەکی دیکە هەیە، چەکی زانست و خەبات کە نەشانتان هەموو توانایەکتان بخەنەگەر بۆ ڕزگارکردنی گەلەکەتان لە نەخوێندەواری. تەبان ئەم وتەیە وتەیەکی فرە ڕەهەندە، بابەت زۆر لە خۆی ئەڵەگرێت. ئەمە ئەگەر لە ڕووی توێژینەوەی گەورەی لەسەر بکەیت، ڕەهەندەکانی زۆر فرەلایەنن بۆ لەبەر ئەوەی ئەگەر لێ قوڵ ببیتەوە مانای ئەوەیە پێنووسەکانتان بگرنە دەستان و بۆ ئەوەی ئەو میلەتە نەهامەتیەکانی، چونکە ئێمە میلەتێکی مەزلومین، دائیمەن چۆن مەزلومێتمان خۆش ئەوێ ئێمە لە کایەکە کار ئەەکەین کە چۆن بتوانین لە پرۆسەی پەروەردە بەرەو پێش بڕۆین لە ڕێگەی قەڵەم و لە ڕێگەی پێشکەوتنی پەروەردەیە و بتوانین مافەکانمان بتوانین دەنگی خۆمان بە دنیا بگەێنین. ئەلبەت ئەم پرۆسەیە لە سەرەتای دروستبوونی دەستگاوە هەمیشە سەرۆکی جەنابی سەرۆک بارزانی داوای لە دەستگای خێرخوازی بارزانی کردووە گرنگی و ئەولوێتی کارتان یەکێک بێت لەوانەی کە خزمەتی بواری پەروەردە بکەن. ئەمە ڕنگدانەوەی هەبووە لەناو دەستگای خێرخوازی بارزانی، بۆیە بینی لە پرۆسەکانی پەروەردە لە دەستگای خێرخوازی بارزانی بە تایبەتی سەکتەری پەروەردە ئێمە کارمان لەسەرەوە کردووە. هەر لە سەرەتای دروستبوونیەوە دابینکردنی پێداویستی خوێندن بووە، ممتەلەکاتی قوتابخانەکان بووە، اینجا هەنگاوی گەورەمان ناوە چۆن بتوانین بواری پەروەردە فراوانتر بکەین، هاوکاری ئەو منداڵانە بکەین کە لە قوتابخانە دەرچوون و خەریکی ئیش و کار بوون. پرۆژەمان ڕاگەیاندەوە بە هاوکاری وەزارەتی پەروەردە لەو بوارە لەگەڵ منەظەمە نێودەوڵەتیەکان گەڕانەوەی قوتابیە بۆ خوێندن، گەڕانەوە بۆ خوێندن. دوای ئەوە هەستمان کردووە ئێمە لە مەجالەکە هێشتا فەراغمان هەیە، هێشتا ئەمانەوێت کار لەسەر ئەوە بکەین کە چۆن بتوانین خزمەتی ئەم بوارە بکەین. بۆیە دەستمان کردووە بە دابینکردنی ممتەلەکاتی پێداویستی ناو قوتابخانەکان، لە دابینکردنی ڕەحلە بووە، بۆرد بووە، هاوکاری مامۆستایان بووە، دروستکردنی قوتابخانە بووە لە ناو کەمپەکان دیسانەوە. کارێکی هەرە گەورەی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەیە چۆن هەماهەنگی دروست بکەیت، ئەم هەماهەنگیە ببێتە گەورەترین پاڵپشتی بۆ پرۆژە خێرخوازیەکانی، بۆ ئەوەی خەڵکی سوودمەند ببێ لەو پرۆژانە. بۆیە لە 2023 نۆژەنکردنەوەی قوتابخانەکانمان ڕاگەیاندووە. ئەم ساڵی خوێندن کەستە کۆتایی خوێندن کۆتایی هات و سەرەتای چاوەڕێن دەستپێکی ساڵێکی نوێیە پرۆژەیەکمان ڕاگەیان بۆ پاڵپشتیکردنی ئەو داوایی وەزارەتی پەروەردە کە پێویستە لە هەموو قوتابخانەکانی هەرێمی کوردستان سێدەوامی نەمێنێت. ئەم سێدەوامیە بابەتێکی زۆر کاریگەری هەیە لەسەر داخ و لەسەر دەرونی قوتابی لەلایەکی دیکە لەسەر گەیاندنی پەیامی فێرکردن لە کوردستان. بۆیە پرۆژەکەی دەستگای خێرخوازی بارزانی بە هاوکاری بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی پەروەردە کە ڕامان گەیاندووە دروستکردنی پۆلە لەناو ئەو قوتابخانانەی کە جەنجاڵن، ژمارەیەکی زۆر قوتابیتایە. خۆشبەختانە لە هەموو کوردستانە تەنها لە هەندێک شوێن ئەو سێدەوامیە ماوە کە دیاریمان کردووە، ئەگەر لای جەنابتان هەبێ لە گەرمیانە لە سلێمانیە
لە هەولێر بە تایبەتی لە سۆران و لە دهۆکە 127 پۆل هەر لە ناو قوتابخانەکان دروستەکرێت. ئەم پرۆژەیە خزمەتێکی گەورە بۆ بواری پەروەردە ئەکات. هیوادارین ببێتە بنبڕکردنی پرۆسەی سێدەوامی کە دوجار پەروەردە و تاکەکانی کۆمەلگا ئەومان بیر نەچێت. ئێمە پەروەردە بەشێکی گرنگی هەموو تاکێکی ئەم میلەتەیە. لەم میلەتەش گەورەتری کە نوێنەکە گەورەتر بکەین لە هەموو دنیا پەروەردە هەموو تاکێکی دنیا لی بەرپرسیارە. وەکو وەزارەتەکانی دیکەنیە، وەزارەتی تەندروستیە، وەزارەتی پلاندانانە، وەزارەتی ڕۆشنبیریە. ئەلەوێت تۆ کاتێک نەخۆشیت پێویستیت بە وەزارەتی تەندروستیە. ئەگەر تۆ ساغبیت بابەتێکی تەندروستە و بەشدار نیت، بەڵام پرۆسەی پەروەردە هەموو ماڵێک ئەندامێکی ئەندامە لەو وەزارەتە. بۆیە ئەبێ هەمومان بە گیرفانمان، بە عەقڵمان، بە دەستمان، بە پرۆژەکانمان کار لەسەر ئەوە بکەین چۆن ببینە قوتابیەک، چۆن ببینە پاڵپشتیەک. من وەڵامەکەم دەستکەوت بۆچی پۆل دروستەکەن، قوتابخانە دروستەکەن لە بریەوە خانوو دروست ناکەن. چونکە هەموو کات شاوەڕوانی واکرد لە دەستگای خێرخوازی بارزانی یارمەتی هاوڵاتیان ئەدات و پاڵپشتیانەکات لە ڕووی داراییەوە. باشە. ئەم پرۆژە گەورەیە کە دەستان پێ کردو، ئایا ئەو قوتابخانانەی کە سێدەوامیتیە لە نەبوونی شوێنە ئێوە چیەکەن و لەگەڵەوەژا تێچی پرۆژەکە چەندێکە بێت؟ چۆن نەتوانن ئەمە هەمووی تا کاتی دەستپێکردنەوەی خوێندن تەواو بکەن؟ ئەلبەت یەکێک لە ئەو کارانەی کە دەستگای خێرخوازی بارزانی منەتی پێوە ناکات ئەرکە لە سەرشانی ئەوەیە کە هەمانگیەکی باشی هەیە لەگەڵ دام و دەستگا حکوومەکان و پێش ئەوەی کار لەسەر ئەو بابەتە بکات سێرچی خۆی ئەکات، یعنی گەڕانی خۆی ئەکات چۆن بتوانێت لەو شوێنانە کار بکات و کارێکی جوان و نەوعی پێشکەش بکات. چونکە ئەوەی کە لەلای ئێمە سەرمایەیەکو دەستگای خێرخوازی بارزانی ڕەهەندە معنەویەکەیە کە چۆن بتوانین خزمەتێکی بەرچاو بکەین ئەو ئەرکەی پێمان سپێردراوە وەکو خۆی جێبەجێ بکەین. بۆیە بە هەمانگی لەگەڵ بەڕێوەبەرایەتە گشتیەکان و بە تایبەتی وەزارەتی پەروەردە ئەو قوتابخانانەی کە سێدەوامیتیایە شوێنیان دیاری کردووە. ناو بیناکان سروشتی دروستکردنی قوتابخانەکان لە کوردستان ساحەیەکی گەورە و فراوانی هەیە، شوێنێکی گەورە و فراوانی هەیە. جەنجاڵەکان زیاتر لەنا ئەو قوتابخانانە بوون، بۆیە هەر لە تەنیشتی ئەوان دروستەکرێت. ئەو قوتابخانانەی کە ڕوبەرەکەی بچووکە هەمیشەیان یەک دەوامیتیایە یان دوو دەوامیتیایە، بەڵام خۆشبەختانە ئەگەر هات و جێگەژ نەبوو سربانی قوتابخانەکان ئەکرێتە دوو قات بۆ یان دروستەکرێت. کەواتە تۆ ئەگەر بتەوێت کار بکەیت چاوەڕێ ئەگەر بتەوێت کار بکەیت چاوەڕێ ئەوە ناکەی بڵێ شوێنەکەم بۆ چاک بکرێت اینجا نەتوانم. کەواتە تۆ هەر کاتێک مرۆڤ برسی بوو بە دوایەوە گەڕێ خۆراکی ناخی خۆی تێر بکات. بۆیە کە ئێمەش کار لەسەر ئەوەکەین چۆن بتوانین لەگەڵ حکومەت هێرێمی کوردستان و لایەنە پەیوەنددارەکان کار بکەین. بەخشەرەکانی ئێمە هەمیشە پاڵپشتن بەوەی کە دەستگای خێرخوازی بارزانی لەو کلێنانە کار ئەکات کە خزمەتی مرۆڤایەتیە. زۆر باشە. کاک سۆران خۆی بڕیار بوو چەند پۆل زیاد بکرێت، واتە بەگشتیان پرۆژەیە چەند پۆل ئەگرێتە خۆی کە ئێوە 127تان ئەنجام داوە و ئەو قوتابخانانەی کە ئەچنە چوارچێوەی ئەم پرۆژەیەوە بە تایبەتی زیاتر کام شارانە ئەگرێتەوە؟ زۆر باش. ئەلبەت ئەم پرۆژەیە بە پێی پلانی وەزارەتی پەروەردە کە لە حکومەتی هەرێمی کوردستان کاری کردو لەگەڵیانە دانیشتون و گوێمان لێگرتوون و جنابی وەزیریش ئاماژەی پێکردووە. ئەوە بووە کە پرۆژەیەکی گشتگیر بووە، داتایەکیان وەرگرتووە. حکومەتی هەرێمی کوردستان لەسەر ڕاستپاردە و لەسەر بڕیاری جنابی سەرۆکی حکومەتی هەرێم کاک مەسرور بارزانی کاری لەسەرەوە کردو کە ئێستا جگە لەوەی کە بە هاوکاری سەرمایەداران و حکومەتی هەرێمی کوردستان بیناکانی قوتابخانە دروست ئەکرێ و تەواو ئەکرێ ئەوانەی کە تەواو نەبوون. پرۆژەی 300 پۆلیان هەبووە لە ئەو قوتابخانانەی کە سێدەوامیتیایە. بەڵام خۆشبەختانە دەستگای خێرخوازی بارزانیش لێرەدا قۆڵی لێ هەڵماڵیوە. ئەمە وەکو ئەوەیە کە چۆن بتوانین لەو کلێنە ئێمە بەشداریەکی گەورە بکەین و سەرمایەداران پاڵپشت بە سەرمایەداران و خواپێداوان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان کە هەمیشە پاڵپشتی تەواوی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانین ئەو پرۆژەیەمان ڕاگەیاندەوە. پرۆژەیە تەمان لە پارێزگای دهۆک و هەولێر و سلێمانی و ئیدارەی گەرمیانە کە پرۆژەکە 127 پۆلە بڕی ئەو بودجەی کە بۆی تەرخان کراوە 2 ملیار و 22 ملیۆن و نزیکەی 113 ملیۆن دیناریش خەرجی ئیداریاتێتی. واتە ئەم پرۆژەیە بە تەواوبوونی لەگەڵ پرۆژەکانی حکومەتی هەرێمی کوردستان ئەتوانین بڵێن کە کۆتاییە بە
پرۆسەی سێدەوامی لە ناوەندەکانی خوێندن ئیتر مناڵەکانی ئێمەش کە لە قوتابخانە حکومەکانن ئەتوانن ژینگەیەکی لەباریان بۆ بڕەخسێت کە ئێستا ئەبینین ساڵانە کێروی نمرە و ئەدا و علم و زانیاری لە قوتابخانە حکومەکان ڕوو لە هەڵکشانە و خۆشبەختانە ئێمە چۆن پرۆژەمان هەیە بۆ ئەوەی کە باکتور لێرنینگ واتە گەڕانەوە بۆ خوێندن ئێمەش هەمومان پێکەوە ببەخشین لە پێناوی ئەوەی کە بگەڕێنەوە بۆ گرنگیدان بە قوتابخانە حکومەکان دوجار سەرمایەکی نەتەوەی ئەو میلەتەیە کە ئێمە هەمومان شانازی پێوە. ڕاستە باشە سنووری جێبەجێکردنی پرۆژەکان ئەکەوێتە کۆ کاکسۆران بەتایبەتەوە کە تەرکیستان کردوتە سەر سلێمانی گەرمیان کەرکووک کاتەوە لە دەرەوەی کوردستانی شکارەکەن سنووری ئیشەکانی ئێوە کە پرۆژەیەک جێبەجێەکەن کوێگرێتەوە. هەڵبەت یەکێک لەو شانازیانەی کە دەستگای خێرخوازی بارزانی هەمیشە شانازی پێواکات ئەوەیە کە لە قۆناغێکی مێژوویی هەنووکەیی هەستیاردا دەستگای خێرخوازی بارزانی دامەزراوە. ئامانجە گەورەکەی دەستگای خێرخوازی بارزانی گەورەترێت لەوەی کە ئێستا پێشکەشەکرێت وێنە گەورەکە ئەبینێ دەستگای خێرخوازی بارزانی. ئەگەر سەیری تاریخی مرۆڤایەتی بکەین و بە تایبەتی کوردستان بکەین ئێمە هەمیشە ئەگەر تەمەنی خۆمان سیر بکەین بینیومانە لە دوای ڕاپەڕینە مەزنەکەەوە ئەگەر سیر بکەین لە ساڵی 1990ەوە هەمیشە بینیومانە ڕێکخراوە نێودەوڵەتەکان هاتوون کاری خێرخوازی و خێر و خێراتیان هێناوە بۆ کوردستان. بەڵام بە دروستبوونی دەستگای خێرخوازی بارزانی وەرچەرخانێکی مێژوویە ئەبێ چاو لەوە بکرێت چیتر کوردستانیان خێریان پێ نەکرێت. کوردستانیان کار لەسەرەوە بکەن چۆن بتوانین خۆمان ڕێک بخەینەوە دەستی هاوکاری کوردستانیان دەوڵەمەندانی کوردستان بگاتە ئەو وڵاتانی کە پێویستیان پێیەتی. بەداخەوە کارەساتە لە ناکاوەکان ئەو ڕووداوانەی کە سیاسین یان کۆمەڵایەتین ڕوو ئەدەن لە کوردستان و لە عێراق دەستگای خێرخوازی بارزانی خەریک کردووە بەو پرۆژانەوە مەسەلەی ئاوارەیە هاتنە شەڕ و ئاژاوەیە نەبوونی قات و قڕیە نەبوونی ئاوە نەبوونی هاتنی برایانە لە ڕۆژ ئاواوە لە تورکیاوە لە ئێرانەوە گینا دەستگای خێرخوازی بارزانی پەلی هاویشتووە جگە لە ناو کوردستان لە کەرکووک و لە خواروی عێراق و لە بەسرا و لە نینەوە و لەوانە هەر بۆ خۆشمان ئێستا لە ئەنبار لە نینەوە لە کەرکووک ئەوانە پارێزگاکان ئۆفیسمان هەیە کار لەسەر خزمەتکردنی مرۆڤایەتیەکەن جگە لەوە دەستگای خێرخوازی بارزانی شانازیەکی گەورەیە لێرەوە ئەڕواتە ئوسترالیا هاوکاری خەڵکەکات لێرەوە ئەڕواتە باشووری سوودان ئەڕواتە یەمەن ئەڕواتە لوبنان ئەڕواتە تورکیا ئێوە بەرچای خۆتانەوە هەمومان بینیمان لە کاتی زەمین لەرزەکە داوا لە دەستگای خێرخوازی بارزانی ئەکرێت و تیمەکانی دەستگای خێرخوازی بارزانی ئەچن بۆ هاوکاری و تا ئێستاشی لەگەڵا بێت ئۆفیسەکانی ئێمە لە عەفرین لە ناو دڵی پرۆژەی مرۆڤایەتی کار لەسەرەوەکەن چۆن خزمەت بکەن لەلایەک خزمەتی پرۆسەی ڕۆشنبیری ئەکەن نەک هەر پرۆسەی هاوکاریکردن بەشێکی دیکەی دەستگای خێرخوازی بارزانی تاکید لەوە ئەکەینەوە لەگەڵ پرۆسەی پەروەردە بەشی ڕۆشنبیریە بە تایبەتی خوێندنەوەی دەستگای خێرخوازی بارزانی بۆ کەلتوری کۆمەلگاکان وایە چیان پێویستە بۆ یەکێک لەو کەلتورە ئەوەیە کە ڕۆژ ئاوا ئەبینی لە هەموو کەمپەکانیان لە کوردستان سەنتەری ڕۆشنبیریمان بۆ کردوەوە لەگەڵ ئەوەشە کە ڕۆیشتوونێتە عەفرین لەم ڕۆژانە سنتەرێکی ڕۆشنبیریمان بۆ کردەوە چونکە هەموو تاکێکی کوردستانیانی ڕۆژ ئاوا لەگەڵ ئەدەب و هونەر تێکەڵە. زۆر چاکەم کاک سۆران مادەم بازنەکەت گەورە کردەوە باسی کارەکان و پرۆژەکانی دەستگای خێرخوازی بارزانیت کرد جگە لە ناوەوەی کوردستان لە دەرەوەی کوردستان وەک باست کرد ئاماژت بە زەمین لەرزەکەی تورکیا کرد هەروەها لە ڕۆژ ئاوا هەروەها تەقینەوەی بەندەری بەیروت کە ئێوە هەردیسانەوە ئامادە بوون لە سوودان لە یەمەن هەموو ئەمانە تا چەندە ئەمە ئەتوانێت کاریگەری لەسەر کوردستان هەبێت وەکو هەرێمێک کە لە ناوچەکەیە پێشتر خەڵک یارمەتیەدا بەڵام ئێستا ئێوە خۆتان یارمەتی خەڵکەدەن ئەمە چۆن کوردستان وێنە ئەکات چۆنەڵێ لە ئەم جیهانە فراوانی کە هەیە و بە بەردەوام ڕێکخراوە نێودەوڵەتەکان زیادەکەن لە کوردستانیش ڕێکخراوێکی لەم شێوەیە هەیە. هەڵبەت یەکێک لە پاڵپشتی سەرکەوتنی هەموو کارێک دروستکردنی ئەو هەماهەنگە گەورەیە کە بتوانیت دروستی بکەیت لە نێوان ئەوانەی کە ئەبەخشن و ئەوانەی کە وەرئەگرن. ئێمە ئەلحەمدولیلا شانازی بەو نیەتە معنەویە ئەکەین کە دەستگای خێرخوازی بارزانی
بە ئەمەکەوە وەک ئەرک جێبەجێی کردووە ئەوەیە کە توانیمانە متمانە ببینە سنتەری متمانەی بەخشەران جا بەخشەران چ ناوخۆیی بن یان نێودەوڵەتی یان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بن ئەلبەت لە ڕێگەی پەیوەندیەکانی دەستگای خێرخوازی بارزانیەوە پەیوەندیەکی تەندروست و باش و متمانە و باوەڕپێکراوی هەیە چ لە ئەوروپا وەکو ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وڵاتانی ئەوروپی و چ لە منەزەماتی نێودەوڵەتی و بەخشەرەکانی ناو کوردستانیش بۆیە ئەمانە هەموو پێکەوە وای کردووە کە پەیوەندیەکی دروست دەبێت کە بتوانین تەندروستانە مامەڵە لەگەڵ ئەو کەیسانە بکەین کە دێنە پێشەوە بۆیە ئەبینی دەستگای خێرخوازی بارزانی لەگەڵ ئەو ڕێکخراوانەی کە کار ئەکات متمانەیەکی تەواویان بە دەستگای خێرخوازی بارزانی هەیە بۆیە لە کاتی بەهاناوە چوون یان دروستبوونی کارەساتێک داوا لە دەستگای خێرخوازی بارزانی ئەکرێت هەر بۆیە ئەبینی لە شاشەکانی تیڤەکانەوە باشترین نمونە و نزیکترین نمونە کە ئەبینین لە هاوکاریکردنی تورکیا کە زەمین لەرزە ڕوئەدا دوا بەدوای ئەوە کە لە ڕیزبەندی ئەو ڕێکخرا و کەسایەتی وڵاتانەی کە بە سوپاسنامەیان پێشکەش ئەکرێت لەلایەن سەرۆکایەتی کۆماری تورکیا و وەزارەتی دەرەوەی تورکیاوە دەستگای خێرخوازی بارزانی بە ئەمەکەوە شانازی ئەوەی پێ ئەبەخشرێت وەک نوێنەر و سەفیری ڕێکخراوەکان و حکومەت هێرێمی کوردستان کە هەموو ئەو ڕێکخراوانەی لەم سنوورە کار ئەکەن دەستگای خێرخوازی بارزانی بانگێشت ئەکرێتەوە و شانازی پێ ئەبەخشرێت ئەمە لەلایەک کە ئەبینی ڕێکخراوێک لە باشووری سوودان کە کاتێک هاوار ئەکاوە دەستگای خێرخوازی بارزانی ئەڵێ فریامان کەون چونکە شوێنەکانی ئێمە دوورە دەستن و ناوچەی ئاوین ئێوە گەیاندنی پەیامی ئێمە بۆ ئێمە بەهانایانەوە چین ئەمە مانای ئەوەیە کە لەلایەک سەرکەوتنی کارەکانی ئێمەیە پاڵپشت بە سپۆنسەرەکان و ڕێکخراوە نێودەوڵەتی و بەخشەرەکان لەلایەکیش ئەوانەی کە دەستگای خێرخوازیان کردووە بە سەنتەری داواکردنی کاری خێرخوازی چونکە متمانەیان پێ هەیە هەردووکیان پێکەوە ئەم بابەتە ئەبنە وەسیتێک واتە ئەو وەسیتەیە پێویستیان پێێتی بەخشەر لەگەڵ داواکار کێ بیان گەێنێت بە یەک ئەم متمانەیە دروستکار دەستگای خێرخوازی بارزانی ئەو پردە وەسیتەیە کە ئەتوانێت گرنگیەکی تەواو و خزمەتێکی تەواو بکات لەو بوارە کە هەمیشە ئێمە و کوردستانیان شانازی پێوە بکەین باشە کاتێکاڵین دەستگای خێرخوازی بارزانی یەکسەر هەستی خۆبەخشی لە هەر تاکێکتان و هەتا دوجار وێنە گەورەکە ئێمە ئەمڕۆ زیاتر تەرکیزمان کردە سەر و پرۆژەی کە 127 پۆل دروست بکرێ بۆی کە کێشەی سێدەوامی نەمێنێ پرۆژەکانی دیکەتان چیە چونکە هەر کاتکە دەستگای خێرخوازی بارزانانی بین یەکسەر خەرمان بەرەکەت هەکبەیەکی پڕ و چڕی هەیە پرۆژەی دیکەتان چییە وە زیاتر لەکوێ ئیشەکەن دەستگای خێرخوازی بارزانی جگە لەو سەکتەرانەی کە کاری تیاکە دە سەکتەری سەرەکیە بە پێی پێوەری ڕێکخراوە نێودەوڵەتەکان چونکە بیرمان نەچێت ئێمە ڕێکخراوین موسسەیەکین لە چوارچەوەی بە هەنگاونان بەرەو نێودەوڵەتی بوون و ببین بەوەی کە کاریگەریمان هەبێ لە وڵاتانی دنیاش نەک هەر لە کوردستان چکە بەکو جەنابەت وت وێنە گەورەکە ببینین وێنە گەورەکە وێنەی مرۆڤایەتیە ئێمە لەکوێ ئەتوانین وەختێک ئۆکرانیا لێ ئەقەومێت هاوڵاتیانی ئۆکرانیا ئێمە بەهانەیەوانەوە ئەچین و یارمەتیانە دەین لە ئۆکرانیا و لە سویسراوەدا وێنە گەورەکەیە کەواتە میلەتی کورد بە تاریخی خۆی مەزڵومێتی خۆش ئەوێت زاڵمێتی خۆش ناوێت چونکە بە تاریخی میلەتی کورد هەمیشە زوڵمی لێکراوە بۆیە هەمیشە تەکیدم لە بەرنامەکان کردوەوە بەشداریم کردووە ئەگەر ئێمە خانۆکانمان دەقاتیش بێت و وێلایەک و باخێکی خۆشوەکو ئەومان هەبێ هەمیشە خێمەیەکمان خۆشەوە لە ماڵە خێمەیەکمانەیە بۆیە چی بۆ سەیران خێمەیەکمان هەڵداوە ئەڕۆین بۆ شوێنێ خێمەیەک احتیاتمانەیە چونکە کەلتورەکە وای کردووە کە ئێمە هەمیشە مەزڵومێتمان خۆش بێت هەمیشە چاومان لەوەیە کە خەڵکێک ڕۆژێک ئاوارە بێ خەڵکێک لە ڕۆژێک پێویستی باوکاریکردنە بۆیە جگە لەو دە سەکتەرەی سەکتەری پەروەردەیە تەندروستیە خۆراکە ناخۆراکیە کەمپەکان و هەتا دوایی کە ئاوەڕۆ و لایڤلیهود و ژیانەوە ئەوانە ئەوەی تریان ئەمێنێتەوە کە دەستگای خێرخوازی بارزانی پرۆژەی زۆر گەورە و جوانی هەیە یەکێک لەو پرۆژە گەورە جوانانە کە پرۆژەیەکی مشتەرەکی پەروەردەیی هاوکاری مادیە پرۆژەی ئازیزانە کە ڕۆژ لە ڕۆژ ئەم پرۆژەیە گەورەتر ئەبێت شاکاری گەورە تۆمار ئەکات واتە جگە لەوەی هاوکاریەکی مادی ئەو خانەوادانە ئەکرێت کە دایکەکە پێویستی پێێتی بە لە دەستدانی هاوسەرەکەی هاوژینەکەی و مناڵەکە پێویستی پێێتی کە کەسێکی ئیشکەری نەماوە لە ماڵەوە سێمیان کە زۆر گرنگە ئەو ڕۆحیەتەیە کە کۆمەڵگە گشتی پێویستی بەو تاکەیە ئەو تاکە نابێت واز لە خوێندن بێنێ ببێتە مناڵێکی سەرجادە
کۆمەڵگەوازی لێبێنێ پشتی لێ بکات دوجار شیرازەی کۆمەڵگە تێک بچێت ئەبێت دەستگای خێرخوازی بارزانانی و دەستگاکانی دیکە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان بن لە سەروی هەمووشیانەوە هاوکاری کۆمەڵگەی کوردی بن بۆ پێگەیاندنی ئەو تاکانە بۆیە دەستگای خێرخوازی بارزانانی لەو مەجالە هەنگاوی گەورەی ناوە لە 2011 کە ئەو پرۆژەیە لە سەردەستی جەنابی کاک مەسرور بارزانی ڕاگەنرا ئێستا 18,000 مناڵ لە دەستگای خێرخوازی بارزانی هاوکاری مادی وەرەگرێت با لە هاوکاری مادیەکەی واز لێبێنین بینە سەر ڕەهەندە گەورەکە کە ئەم بابەتە زۆر پرس هەڵەگرێ زۆر وەڵام هەڵەگرێ ئەویش ئەوەیە ئەم مناڵانە یەکێک لە مەرجەکانی دەستگای خێرخوازی بارزانی خوێندنە چۆن ئەم مناڵانە تەسنیف بکرێن و بتوانن لەگەڵ درێژەدان بە خوێندنە ببنە شاکاری سەرکەوتن لە کوردستان ئێستا ئێمە ساڵانە پرۆژەیەکمان هەیە لەناو ئەو 18,000 مناڵانەی ئەوانەی ئەچنە قۆناغی دوانزەی ئامادەی کێبڕکەیان بۆکەین کێ دەرەجەی لە سەروی نەوەتەوە ئەهێنێ لە خەڵات و ڕێوڕسمی تایبەتە ساڵانە ئێبە هاوکاریانەکەین ئەم ساڵ 2 هەفتە ئەبێت هاوکاری ئەوانی پارمان کردووە و ئێستش بۆ خولی دووەم دامانەوە خولی یەکەم دەرچوو قوتابی هەمووی ئەوانە یەکەم بوون و هەمان یەکەمەکەی دوێنشکردنیمان هەنارخانەوە ئەندامی پرۆژەکەیە خۆشببختانە ئەوەی کە باسم کرد لە سەرتاوە ئەو نیەتە معنەوەیە دەستگای خێرخوازی بارزانی شانازی پێوەکە ئەرکە ئەبێت جێبەجێی بکات نەک ئەوەیە کە منەت بکات بۆیە بینیمانێکێک لەو منداڵانە لەسەر ئاستی کوردستان یەکەم بووە یەکێکە لەو مناڵانەی کە 10 ساڵە ئێمە هاوکاری دوێنێکشرا من ئاماژەم بۆ کردوتم بە بارتەقای دایکی کە چەندە دڵی خۆشە باوەڕکەن من ئەو هەست دەکەم هەرچەند ئەندامێک نیم لەناو دەستگای خێرخوازی بارزانی بەڵام لێرە خزمەتێکی دیکاکەین بە کوردستان دڵنیا بووم هەر تاکێک لە ئێوە بەقەدەر خانوادەکەی ئەوان دڵخۆش بوون زیاتریش بۆ لەبەر ئەوەی ڕەنگە دایکەکەی بەس چاوی لەوە بێت پارویەک نان پەیدا بکا بۆ مناڵەکەی یان شینگەیەکی لەباری بۆ بڕەخسێنێ دەستگای خێرخوازی بارزانی لەلایەک هەوڵی دابینکردنی سپۆنسەری پەیداکردنی مادی بۆ دابینەکات چۆن بتوانێت جلوبەرگی بۆ دابینکات چۆن بتوانێت لە پرۆسەی پەروەردە هاوکاری بێت چۆن بتوانێت بیر لەوە کاتەوە دوای تەواوکردنی پرۆسەی خوێندنی چۆن ئەم مناڵانە تەسنیم بکرێن کاریان بۆ بدۆزرێتەوە واتە وێنە گەورەکە لە لای دەستگای خێرخوازی بارزانی خەمێکی گەورەیە بۆیە ئەگەر بینی بێتن لە سوشیال میدیا بە تایبەتی لە چاوپێکەوتنەکانی جەنابی سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانیش هەمیشە ئاماژەی پێکردووە لە پەیوەندی تەلەفۆنی لە هەستکردن بەو بەرپرسیارەتیە پەیوەندی تەلەفۆنی پێوەکات پیرۆزبایی لێکات بۆیە سەرۆکی دەستگای خێرخوازی بارزانی دوێنێش ئاماژەی پێکردو و ئەگەر بشبیرن هەموو تاکێکی ئەندامەکانی ناو دەستگای خێرخوازی بارزانی لە سوشیال میدیای خۆی کوڕە کچەکەی ئێمە یەکەم دەرچوو کچەکەی ئێمە زیرەک بوو تەمەنە درێژ بۆ ببیتە نمونە بەڵام ئەمە بۆ دەستگای خێرخوازی بارزانی وەک ئەوە دڵخۆش نییە کە ئێمە پرۆسەیەکی دیکەی گەورەمان هەیە کە هاوکاریکردنی ئەو منداڵانەیە کە کۆی گشتی نمرەی بەرز بێنن بۆیە ئەمساڵ 21 قوتابی نمرەی بەرزیان هێنابوو بە ئامادەبوونی جەنابی وەزیری پەروەردە کە لەوێ خەڵات کران و قۆناغی دووەمی تاقیکردنەوەکان تەواو بێت پرۆسەیەکی دیکە ڕاگەێنین واتە ئەم پرۆسەی دەستگای خێرخوازی بارزانی لێرەوە دەست پێ ناکا کە دوێنێ پێری ئالان کراوە ئەم پرۆسەیە لە 2011 بنیاتی بۆ نراوە و داهاتوویەکی گەورەمان لە پێشە ڕوئیایی دەستگای خێرخوازی بارزانی ئەوەیە کە چۆن بتوانین فەلسەفە گەورەکە ڕۆحێتە گەورەکەی بارزانی کە خزمەتکردنی مرۆڤایەتیە لە ناو چوارچێوەی کار و چالاکیەکانی دەستگای خێرخوازی بارزانی ڕنگ بداتەوە بۆ هیواین جی خۆشحاڵیە و جی شانازیە کە هەمیشە گەر بڵین ئێمە کوردین ڕێکخراوێکمان هەیە بە ناوی دەستگای خێرخوازی بارزانی سەرکەوتوو بن و بتوانین هەر یەکێک لە کوردستان خۆبەخشانە ببینێت کە بزانێت ڕێکخراوێک هەیە هەستی خۆبەخشی لا دروست بکات زۆر سپاس کاک سۆران کەمبانە لەگەڵمان بووی بە هیوای بەردەوامی و تەندروستی باش بۆ ئێوەش دەستان خۆش بێت زۆر سپاس بۆ ئێوەش هیوای سەرکەوتن بۆ ئێوە هیوادارین هەمیشە چۆن تاکی کوردی خۆبەخشانە و خۆکردانە کاریان کردووە ئەمسالی ئێوە بتوانن ڕۆڵی سەرجەم سێکتەرەکان کە لە ناو کووردا جوان و جوانتر بکەن هەر سەرکەوتوو زۆر سپاس.
ئەزانی هاژە من ئەوەندا لە دوێنەوە یاخود لەو ڕۆژەی کە ڕاگەنراوە کە دەرەنجامی تاقیکردنەوەکان چی بووە ئەو هەستە دڵخۆشیم لەلا دروست بووە ئەمێ بڵێم دڵخۆشیەکان و خۆشببختەکان مەرج نییە لە ماڵی خودی تۆ بێت لە خودی ماڵەکەی تۆ هەبێت ڕەنگە ئەبینیت ئەمێکە ڕاگەاندنکارین ڕۆژانە باسی و بابەتاکەین باوەڕکە لەو ڕۆژۆی کە ئەم دەرەنجامانە ڕاگەنراوە من هەستێکی دڵخۆشیم هەیە ئەمە خۆشببختیە کە هەر تاکێک لە ئێمە بزانین لەم کوردستانی ئێمە چەنەها کەس هەیە هەوڵ ئەدات مادووبوونێکی زۆر ئەبینێت بۆی کە کوردستان هەنگاوێک بباتە پێشەوە جا من هەستم بەو دڵخۆشیە کرد بەو خۆشببختیە کرد بۆ هیوام ئێوەش ئەو هەستتان هەبوو بێت بۆ هیواین هەمومان هەست بەخۆشی یەکتر دڵخۆش بین شعر ژیانە ئەدەب سەرچاوی داهێنانە ئەمە ناونیشانیە و دیدارە شعریە بوو کە لە قەڵاتجێ بەڕێوە چوو و بەڕێوەبەتی ڕۆشنبیری ڕاپەڕین بە هاوکاری دەستەی ئەدیبانی ڕانیە دووەمین دیداری شعریان لە قەڵاتجێ بەڕێوە برد جا باسی دیدارەکە ئاکەین کە چەند بەرهەمی شعری تیا بووە کە 22 شاعیر بەرهەمە شعرەکانی خۆیان هێناوەتە ئەوێ و پێشکەشیان کردووە بینەریان بابەتا بین دواتم میوانیشمان سەبارەت بەم دیدارە ئەبێت لەگەڵمان بن مردوەکانن چاو بۆ خۆشەویستی دەگێڕن لە ئێستادا مەحوی دڵە لە ئێستادا مەحوی دڵە نالی هەر ناڵەی دڵیەتی لە قەلەندەرخانەکەی پیرەمێردیش ئەمانێک کە بەشداریان کردووە ئەمە 22 شاعرن لە دەڤەرەکەماندا هەڵبەتە دیارە شاعری زۆر زیاتر هەیە بەڵام بە جۆرە ئەو ئیمکانیەتێکەکەمی کە لە بەردەستماندایە جارێ بۆ ئەم دیدارە توانیمانە تەنها بۆ 22 شاعیر ئەم دیدارە ڕێخەین و ئامادەکاری باشمان کردووە تەمان ئەمە بە هاوکاری دەستەی ئەدیبانی قەڵازێ ئەم دیدارەمان ڕێخستووە هەر هیچ نەبێت جوڵەیەکی ئەدەبی و ڕۆشنبیری لە دەڤەرەکەدا پێویستە و بۆ داهاتوش ئێمە پرۆژەی ترمان دەبێ و لە هەوڵی خۆمان بەردەوام دەبین بۆی هەر هیچ نەبێت ژێرخانێکی هونەری و ئەدەبی ڕۆشنبیری لە دەڤەرەکەماندا بە زیندوی ڕابگرین ئەو نامەیەی بە خەتێکی خێچ خوار نووسی بوت وەک تابلۆیەکی جوان خستومەتە ناو شوشە دەمزانی بە چ حاڵێک توانی و تەڕازی دڵی خۆتم پێ بڵێ دەتگوت کە ناوێک لە شێوەی ناوی تۆ دێ هەمووان چاوم لێ مۆڕ دەکەنەوە دەتگوت گەر تەلەڤیزیۆن و ڕادیۆکان ناوێکی وەکو تۆی تێدا بێ بەبێم نەتی کارەبا کە دەکوژێننەوە ئێستا خۆشببختانە جمجۆڵێکی ئەدەبی هونەری باش هەیە و بزافت و زوتنەوەی ئەدەبی ڕووناگیری هونەری ناوچەکەی ئێمەدا ئەم ساڵ لە چاو ساڵانی پێشتر زۆر باشترا وە گەشەیەکی بەرچاوی بخۆی ببینیوە بێگومان ئەوەش بۆ توانای ئەدەبی و هونەری و بۆ دڵسۆزی ئەو برادران دەگەڕێتەوە کە بە جوودی خۆیان و بە توانای خۆیان درێژە بەو چالاکیانەیەدەن هەر لە ماوەی پێش و چەندین کۆڕ و چالاکی ئەدەبی کراوە ماوەی 6 ڕۆژ دەقی شانووی نمایش کراوە هەر لەو هۆڵێک کە قسەی تیاکەین فیلمی سینەمایی تێدا نمایش کراوە فیستیڤاڵ و دیداری شعری تێدا بەڕێوە دەچێ نەکرد لێرە و لە ماڵی کەلەپوری ڕۆشنبیری و لە کتێبخانەی گشتی قەڵابزێ بەردەوام ئەو چالاکیانە هەبووە و جێگای ئومێدنەوە ئەمە ئەزمونێکیشە هەم بۆ شاعیرەکان و هەم بۆ هونەرمەندەکان و هاندانێکیشە یعنی بەڕاستی خاڵێک هەیە بەدەر لە مەسائیلی ناوچە و ئەو جۆرەشتانە کە جێگەی شانازیە ئەوەیە کە بینەرێکی باش بۆ چالاشیەکان دێ و ئەوەش وا دەکا کە ئەرکێکی کە بخاتە سەرشانی هونەرمەندەکان سەرشانی ئەدیبان و نووسەران کە زیاتر بتوانێن خزمەتی خەڵکی خۆیان و خزمەتی بزاوتی ئەدەبی و هونەری ناوچەکەی بکەن زریان بەو لە دارستانی زەینم باڵێ چ کارت بەوەیە دڵی کام گەڵا دەشکێ کام درەخت بە پێی من دەچێتۆ چاخی دەوەنی خۆی ڕووبار بە و خەونی تەمگرتووی من بشۆ خوڕەی من لەگەڵ خۆتدا بەرەوە بەرەو ڕۆخی کارێزی شۆخیت تاریکی بە و بەتەنیشت ئەو هەموو ڕۆژانەدا تێپەڕە کە نەدەبوو تێپەڕن بەڕێوەچوونی دووەمین دیداری شعری لە قەڵازێ کە قەرار بوو ئەمە لە کاتی کۆرۆنا بێ بەڵام مەزانینەوە سەردەمە زۆربەی کار و چالاکیە هونەریەکانی لە جیهان و لە هەموو شوێنێک ڕاگرت و وەستانی بۆیە ئێستا بەڕێوە چووە بۆیە مەش هەر لەسەر گرنگی دیدارەکە میوانداری بەڕێز جەعفەر حەسەنمان کردو
کەندامی دەستەی ئەدیبانی قەڵاتجێ و بە شێکی ڕاستەوخۆ لە قەڵاتجێەوە لە گەڵمانە بێ بەڕێز جعفەر بانیت باش ڕۆژێکی باش بۆ ئێوە خوازیین پێمان خۆشە سەرەتا باسێکی دیدارەکەمان بۆ بکە یا گرنگی ئەم دیدارە چی بوو بۆ ئەو ناوچەیە زۆر سپاس بۆ ئەو دەرفەتەوە سپاس بۆ ئێوەی بەڕێز هەڵبەتە گرنگی ئەم دیدارە زیاتر لەوەدایە جوڵە ئەدەبیەکان جوڵە ڕۆشنبیرەکان بەردەوام دەبن لە هەمان کاتدا ئاشنابوونی شاعیرانی ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەروەها دەرکەوتنی توانا و توانستەکانیان دەقەکانیان لە هەمان کاتدا هەرچی زیاتر گەشەکردن و پەرەسەندنی بواری ئەدەبی و ڕۆشنبیری لە ناوچەکە بە تایبەت بواری شعر لەخۆ دەگرێت. بەڵێ کاک جعفەر دەمانێت بزانین ئەو دیداری کە ئێستا سازکراوە چەند ساڵێک با بڵین دواکەوت بەهۆی کۆرۆناوە ئێستا ئەکرێ بڵین ئامادەکاری زۆر زیاتری بۆ کرا و جۆشی خۆشی شاعران زۆر زۆر زیاترە و خەڵکێکیش ئەوێت بەشداری بکات چۆن ئەیبینن دیدارەکە بە پێی ئەو پێشبینیە کە ئێوە کردوتانە بە خواستی ئێوە بوو چونکە شاعرێکی زۆر بەشداریان کردووە. بەڵێ ڕاست ئەوەی ڕاستی بێ دەتوانین بگەڕێنەوە وەکو خۆت ئاماژەت پێدا بۆ دیداری یەکەم کۆرۆنا هاتبوو 2020 بوو ئەگە بەراوردێکی بکەین بە دیداری ئەم ساڵ کە دووەمین دیداری شعری بوو شاعرێکی زیاتر بەشداری تیا کردبوو هەوڵماندا لەگەڵ بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری ڕاپەڕین کە هەرچی زیاتر بە شێوەیەکی بەرفراوان شاعیرانی ناوچەکە لە خۆ بگرێ هەر قەتیس نەبێت لە چوارچەوەی قەڵاتزێ هەرچەند دیدارەکە با بڵێن کە لە قەڵاتزێ بوو یاخود لە شاری ڕانیا هەوڵمان داوە زوربەی شار و شارچکەکانی دیکە لە خۆ بگرێت بێگومان هەرواشمان کرد دەتوانین بڵین لە بالیسانەوە ناحەی بالیسان سەر و چاوە حاجیاوە چوارقوڕنا شاری ڕانیا لە دەڤەری پشدەریژ ناحەی سەنگەسەر هەروەها ناوشاری قەڵاتزەی لە خۆگرتووە زیاتر لە 20 شاعری لە خۆگرت لە هەردوو ڕەگەزی با بڵین لە هەردوو ڕەگەز ئەوە جیاوازیەکە دەتوانین بڵین لەگەڵ ئەوەی پێشتر بەڵام دیداری ئەم جارە تەنها فیستیڤاڵی ئەم جارە دەتوانین بڵین تەنها ئەوە بوو دیداری شعری لە خۆگرت بە بەراورد بەوەی ڕابردوو کە ئەویان با بڵین هینی شانۆشی لە خۆگرت لەگەڵ پێشانگای شێوەکاریش کە لە شاری ڕانەیە بەڕێوەچوو دیدارە شعریەکەش لە چوار قوڕنە بۆ ئەو کات. باشە کاک جعفەر بەو پێیکە لەو ناوچەیەوە ئەدیبان شاعیران زۆر مێژوویەکی زۆر دوور و درێژ و دێرینیان هەیە لە بواری ئەدەبیات و نووسین و ناوی ئەوانە دەمێکە لە مێژوودا هەیە کە ئەو ناوچەیە و خەڵکی و ناوچەیە چەنێ عاشق بە ئەدەب و هونەر و نووسینە. ئێستاش لە گەورەبووندا ئەم ڕێچکەیە بەردەوامە و تا چەند پێویستیشتان بە شوێنێکە کە کۆی کاتەوە تەواوی ئەو نووسەر و ئەدیبانەی کە لەوێ هەیە شاعیران پێویستیان بەوە بێ ناوبەناو کۆڕێکی شعری بکەن و کۆڕێکی خوێندنەوە و نووسین و لەسەر کتێبێک بدوێن شوێنێکی لەو جۆرە هەیە یاخود پێویستان پێیەتی زیاتر پەری پێ بدرێت؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە وەکو خۆمان کە سنووری با بڵین پشدە شاری قەڵازێ لە بەرچاو بگرین شوێن هەیە چەند هۆڵێک هەیە بەڵام دەتوانی بڵین ئەو هۆڵانە لە ئاستی پێویستدانین لە هەمان کاتدا حەزێکی زۆر بۆ مەسەلەی بواری شعر و بواری هونەر و ئەدەب بەگشتی هەیە بەڕاستی لەلایەن ئەدەب دۆستان و لەلایەن با بڵین خەڵکیشەوە بەڵام ئەوەی کە گرفتە زیاتر ئێمە دەیبینین لەلایەن دەستگای معنیەوە لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە دەتوانین بڵین وەکو پێویست دەستگیرۆیی ناکرێ بەڕاستی ئەویش دەگەڕێتەوە بۆ توانا و ئیمکانیاتە مادیەکان هەر لەبەر ئەوەشە ئەم ساڵ دەتوانین بڵین بە ئیمکانیاتێکی زۆر کەم ئەم دیدارە کە بەڕێوە چوو نەتواندرا بوارەکانی دیکەی تێدا کۆ بکرێتەوە تەنها بواری شعری لە خۆگرت و بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین گەشەکردنێکی تا ڕادەیەک ڕێژەی بەخۆیەوە بینیوە ناوچەکە ئەگە بەراوردی بکەین کۆمەڵێ
گەنج و توانای تازە هاتوونەتە پێشەوە ئەگەر ئەمانە دەستگیرۆیان بکرێ ئەگە بە نەخشە و پلانێکی باش با بڵین لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە لەلایەن بەڕێوەبەرایەتەکانی ڕۆشنبیری و هونەرەوە پەرەی پێ بدرێ بێگومان تواناکان لە ئاستێکیکەدا خۆیان دەبینەوە کۆمەڵە گەنجی باش پێدەگات بەنسبەت ئەم دیدارەش هەوڵمان داوە هەم توانا گەنجەکان هەم ئەوانەی کە لە ڕابردوو ئەزمونێکی قۆڵیان هەیە هەموویمان کۆکردەوە بۆ ئەوەی شتێک دەرچێت لە ئاست با بڵین خواستی بەشداربووان و ناوچەکەشدا بێت بۆیە هیوادارین ئێمە وەکو دەستەکەی خۆشمان بەڕاستی چەندین جاریش لەگەڵ بەڕێوەبەرایەتەکان ئەوانە کە قسەمان کردووە بەڕاستی لایەکی باشتر لە بواری ئەدەب و هونەر بکرێتەوە لە بواری ئەدەب بەگشتی لە ناوچەکە ئەگەر دەستگیرۆیی هەبێ بەڕاستی دەتوانین بڵین ئەم جوڵانە بەردەوامیان دەبێت و دەستنە ئاستێکی زۆر باشتر. باشە کاک جافەر من باش شتێک بڵێم بۆ هیوایم کە هەڵە بم زۆر ئەستەمە خەڵک داوا بکە بە هەڵەیە چوو بێت چونکە لە راپۆرتەکە کە بینیم تەنیا یەک خانمم بینی کە بەشداری کردبوو ئایا من هەڵەم خانمی دیکەش بەشداری کردووە یاخود نا هەر بەو شێوەیە بۆ بەشداری بوونی خانمان ڕێژێکی زۆر کەمی هەبووە لەم دیدارە شعریە و یاخود با بڵێن لەو چالاکی ئەدەبیانی کە لە دەڤەرەکە بەڕێوە ئەچێت. بەڵێ ڕاستە بە بەراورد قسەکەی بەڕێزت ڕاستە بە بەراورد دەگەر بە ڕێژەی با بڵین ڕەگەزی بەرامبەر بەراوردی بکەین ڕەگەزی شاعیرە کچەکان با بڵین ڕێژەیەکی کەم بوو هەڵبەتە لەوانەیە ئەگەر برادرانی کامێرامان هین نەبوو بێت با بڵین لە راپۆرتەکاندا دەریان نەخست بێ ئێمە دوو شاعیری بەڕێز زارا ئەحمەد جاف و حەبیبە بابان بەشدار بوون هەروەها کاک جافەر هەرکەمە سێ خانمیش هەرکەمە بەڵێ یەک دوو بەڕێزی کەش کە قسەمان لەگەڵ کردن هەڵبەتە گرفتیان بۆ دروستبوو نەیانتوانی ئامادە بن ئەوانیش ئەگەر ناڕێژەکە زیاتر دەبوو بۆیە هیوادارین لە ئایندەدا ئەم کلێنەش پڕ بکرێتەوە بە هیمەتی هەمولایەک. بەڕێز جعفەر حەسەن ئەندامی دەستەی ئەدیبانی قەڵازە لەگەڵمان بووی سوپاس دەکەین سوپاس بۆیەوە و بە هیوای بەردەوامی زیاتر. هاژە ئەوەی کە هەمیشە باسی لێوە کرد و بۆتە جێگەی مەترسی چەندە جیهان پێشەکەوێت تەکنەلۆژیا ئەچێتە پێشەوە خەمی ئەوەمانە تەکنەلۆژیا جێگەی ئەمەی مرۆڤ بگرێتەوە جا مەترسیەکانی تەکنەلۆژیا و زیرەکی دەستکرد بۆ جێگرتنەوەی مرۆڤەکان لە کاری ڕۆژانە و نەمانی هەلیکاری نوێ کامیشەش ئەڵەن کاری بێژەری و پێشکەشکاری یەکێکە لەو کارانەی مەترسی لەسرە ئەوە مەترسیە بۆ سەر مرۆڤایەتی بە تایبەتی بۆ زۆربەی لە پیشەکان ئیتر سەری ئەم بابەتەش با بکەین بزانین چی تایە باسی و مەترسیانە شەکەت. لە چاوەڕوانی داواکاری کڕیارێکی نوێدایە. لە شاری ڤیلینیەسی لیتوانیا کۆمپانیایەک چەند ئۆتۆمبیلێکی ڕۆبۆتی دروست کردووە کە بەبێ ئەوەی پێویستی بە شۆفێر بێت کاری گەیاندن دەکەن. تاداس خاوەنی کۆمپانیایەکەیە و دەڵێت ئۆتۆمبیلەکە لە توانایدایە بە شێوەیەکی سربەخۆ لێ بخڕێت بەڵام بۆ سەلامەتی و دڵنیایی بەردەوام لەلایەن کارمەندێکەوە چاودێری دەکرێت. ئۆتۆمبیلەکە دەتوانێت بە شێوەیەکی سەربەخۆ لێ بخۆردرێت بەڵام لە پێناو سەلامەتی هەمیشە کاتێک لە شەقامدایە لەلایەن کەسێک لە ڕێگەی شاشەی کۆمپیوتەرێکەوە چاودێری دەکرێت بۆ ئەوەی بزانین چی ڕوودەدات لە کاتی هەر ڕووداوێک یاخۆت بۆ ڕێگریکردن لە ڕوودانی حاڵەتی نەخوازرا و کارمەندەکە دەتوانێت کۆنتڕۆلی ئۆتۆمبیلەکە بکات و لێ بخڕێت. خێرایی ئۆتۆمبیلەکە سنووردارە و لە توانایدایە بە خێرایی 25 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا لێ بخڕێت. کۆمپانیاکە وەک تاقیکردنەوەیەک سێ لەم ئۆتۆمبیلانەی خستووەتە بازاڕ و کاری گەیاندنی سەوزە و میوە دەکەن. دەمانەوێت ئۆتۆمبیلەکان لە قەرەباڵغی تەواودا تاقی بکەینەوە بیرۆکەکە ئەوەیە بتوانین ئەم ئۆتۆمبیلانە لە شەقامەکانی ناوەڕاستی شاردا تاقی بکەینەوە و شێوازی لێخوڕینیان لە قەرەباڵغیدا بزانین وەک ئەوەی لێرە لە ڤیلینیاس دەیکەین.
لە ڕێگەی چەندین کامێڕەی بەستراوە بۆ ئۆتۆمبیلەکەەوە چاودێری دۆخی شەقامەکان و ئۆتۆمبیلەکە دەکرێت وەک تاقیکردنەوەی سەرەتاییش بۆ ماوەی 2 مانگ ئەم ئۆتۆمبیلە ڕۆبۆتیانە لە شەقامەکانی ڤیلینیەس کاری گەیاندن دەکەن. بەرگە و بابەتەکانی ئەمڕۆی بانی 24مان پێشکەشکردن بۆ هیوایین کە تەواوی ڕۆژەکەتان بەخۆشی بەردەوامی پێ بدەن. بمێنن بەخێر.